إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام، لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله، نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. استقامەت و پابەندبوون بە عیبادەتەوە، بەردەوامبوون لەسەر خواپەرستی و بەندایەتی ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. الاستقامة والكرامة، پابەندبوون بە عیبادەتەوە، بەردەوامبوون لەسەر خواپەرستی، هۆکاری کەرامەت و ڕێزگرتنی خوایە بۆ عەبدەکەی. مانگێک لە عیبادەت و خواپەرستیە ژیاین، خۆمان پێوە گرتبوو بە هەموو جۆرە پەرستش و عیبادەتێکەوە، بە ئاشکرا خێر و چاکە ڕووی تێ ئەکردین. عیبادەت بۆمان ئاسان بوو، هەموو یەکێک لە ئێمە ئیعترافی ئەکرد بەو فەزڵەی خوا. ئەوەی گوناحبار بوو فرمێسکی پەشیمانی ئەڕێژا، ئەوەی تۆبەکار بوو دڵی خۆش بوو بە تۆبەکەی. ئای ئێستەش دوای تەواوبوونی وەرزی عیبادەت و مانگی ڕەمەزان چەند پێویستە بەوەی کە بەردەوام بین لەسەر خواپەرستی، لەوەی کە مسڵمانی بۆنە نەبین، بەوەی کە بەردەوام بین لە خواناسی، لە عیبادەت و لە تاعەت. ئەگەر ئینسان خوای پەروەردگار ئیرادەی خێری پێی هەبێت، ئەوە بەڕاستی ئەو ئینسانە دائمە خوای لە یادە، دائمە ذیکری خواکە، دائمە خەریکی خواپەرستیە. ئەگەر ئینسانیش ئەیەوێ خوا ڕێزی بگرێت، با بەردەوام بێ لەسەر عیبادەت، با بەردەوام بێ لەسەر خواپەرستی، با بەردەوام بێ لەسەر ئەو کارانەی لە ڕەمەزانە ئەنجامی ئەدا. شیخ الئیسلام بەڕەحمەت بێ ئەفەرمێ: أعظم الكرامة لزوم الاستقامة. گەورەترین ڕێز و کەرامەتی ئینسان ئەوەیە بەردەوام بێ لەسەر خواپەرستی، هەر ڕۆژی لەسەر پەتێ یاری نەکات، ڕۆژێ ڕوو کاتە خوا و ڕۆژێ پشت کاتە خوا، العیاذ بالله. ئەگەر ئەتەوێ خوا لە خۆت ڕازیکەی، خوا بەردەوام خوایە،
خوا بەردەوام معبودە، عابدیش ئەبێ بەردەوام عابد بێت و خواپەرست بێت. علەماکان دەفەرمون الاستقامة هي لزوم الطاعة لله ورسوله. استقامت ئەوەیە بەردەوام گوێڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی بکەین صلى الله عليه وسلم. ئەمەش بەرووبوومێ کە دوای ڕەمەزان ئێمە ئەیچنینەوە لە دوای ڕۆژوگرتن و شەونوێژ و تەراویح و دوعا و قورئان علامەتی قبوڵبوونی ئەوەی لە ڕەمەزانە ئەنجامماندا چییە؟ ئەوەیە لە دوای کردەوەی تر بکەیت. ئەگەر ئێمە یەقینمان بۆ پێیا بێت کە بزانین کردەوەی ڕەمەزانمان خوا قبوڵی کردووە، ئەوەی لە ڕەمەزانە ئەنجامماندا خوا وەری گرتووە، نیشانەکەی چییە؟ علامەت و نیشانەکەی ئەوەیە دوای ڕەمەزانیش هەمان عابد بین، هەمان خواپەرست بین، هەمان چاکەکار بین، هەمان دوورپەرێز بین لە گوناح و تاوان. ئەوە سوور بزانین خوا عیبادەتەکەی ڕەمەزانی وەرگرتوین ئینشاء الله. بۆیە وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سوفیانی کوڕی عەبدوڵڵاه کاتێک وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك. لإسلاما شتێکم فێر بکە تەنها بە تۆ بڵێم، پرسیار لە غەیری تۆ نەکەم، پێویستم بە کەسی کە نەبێت، چی بکەم باشە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قل آمنت بالله ثم استقم. ئەی سوفیان بڵێ ئیمانم بەخوا هێناوە و لەوازمی ئیمان لە خۆتا بەرجەستە بکە، کە ئیمانت هێنا ئیمان داوای چیت لێ ئەکا ئەنجامی بە، ثم استقم دوایی بەردەوام بە لەسەر ئەوەی کە ئیمان داوات لێ دەکا، ئەوەی ئیسلام داوات لێ دەکا. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. خواهی پروردگار جل جلاله ئەفەرمێ ئەوانەی کە ئەڵێن الله خوامانە، پەروەردگارمان ئەڵڵایە، دوایش بەردەوامە بن لەسەر ئەو وشەیە لە کاتی سەرەمەرگا پێش ئەوەی فریشتەی گیانکێشان گیانیان بکێشێ، هەندێ فریشتەدا ئەبەزنە لایان مژدەی بەهەشتیان پێ ئەدەن، دوو شتیان پێ ئەڵێن ئەللا تەخافوا ولا تەحزەنوا. پێیان ئەڵێن مەترسن لەوەی کە بەجێی دێڵن، مەترسن لەوەی کە بۆی ئەچن، مەترسن لەو مردنەی کە بۆی ئەچن، ولا تەحزەنوا خەفەتیش مەخۆن بۆ ئەوەی کە بەجێی دێڵن کە کەسوکارتانە، خوای پەروەردگار پەکیان ناخات. علەماکان دەفەرمون بەڕەحمەت بن ئینسان لە سەرەمەرگا تەنها خەفەت بۆ دووشت ئەخوا. یەکەم خەفەتی ئەوە ئەخوا ترسی ئەوەی هەیە کە ئەمرێت و ئەڕوا بۆ شوێنێ غەریبە، ئەوەی ئیستیقامەی هەبێت، ئەوەی پابند بێ بە دینی خواوە. خوا فەرمێ ئەللا تەخافوا خەفەت مەخۆن، مەترسن بۆ ئەو قەبرە، مەترسن بۆ لیقای خوا، مەترسن بۆەوەی کە بۆی ئەچن، ولا تەحزەنوا و خەفەتیش ئەخۆن بۆ ئەوەی کە بەجێی دێڵن کە سوکاریان دوای خۆی چیان لێیەت. خوا فەرمێ خەفەتیش بۆ ئەوە مەخۆن. ئینسانی مستەقیم، ئینسانی پابند بوو بە بەرنامەی خواوە مسڵمانەکان لە سەرەمەرگا خوا ئەو دوو خەڵاتەی پێ ئەبەخشێ، نەترسی مردنی هەیە، نەخەفەتیش ئەخوا بۆ ماڵ و مناڵی دوای خۆی. بۆیە بەڕاستی پێویستە بەردەوام بین لەسەر عیبادەت، بەردەوام بین لەسەر خواپەرستی. ئەنجامدانی کردەوە ئاسان نییە، گرانە. ئینسان عیبادەت بکات زۆر گرانە، ناڕەحەتە، جوهدە، مانووبوونە.
بەڵام بەردەوامبوون و پاراستنی عیبادەت زۆر گرانترە. گرنگ ئەوەیە ئەو عیبادەتەی ئەنجامت داوە بەردەوام بی لەسەری، بیپارێزی، نەیەڵی باڵانسمان دابەزێت، نەیەڵین کەم بکەین، نەیەڵین خواپەرستیمان کەم بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: أحب الأعمال إلى الله أدومها وإن قل. خۆشەویستترین کردەوە لای خوا ئەو کردەوەیە بەردەوام بی لەسەری با کەمیش بێت. تۆ بەردەوام بە لەسەر شەو نوێژ با دوو ڕکعاتیش بێ، بەردەوام بە لەسەر ڕۆژوگرتن با هەفتەی ڕۆژێکیش بێ، با مانگی سێ ڕۆژێکیش بێ، 314 هیجری. بەردەوام بە لەسەری با کەمیش بێ. أحب الأعمال إلى الله أدومها وإن قل. مسلمان گوێ بگرە بۆ ئەم ئاەتەی خوا، بۆ قورئانی پیرۆز. کێشەی سەرزەوی ئەمڕۆ کێشەی ئاوە. کێشەی سەرزەوی ئەمڕۆ عولەماکان، زانایان، سیاسیین هەمویان ئەڵێن چی؟ ئەڵێن جەنگی جیهانی سێهەم لەسەر ئاو دروزە بێ. ئەوە تا ئەیبینین خەریکە قەڵاتزیە لە تینیا ئاخینکێ. برا مسلمانەکانمان ئاوەکەیان گرتووەتەوە، لە بری ئەوەی ئاومان بۆ بنێرن دوو پشتمان بۆ ئەنێرن، مارومێرومان بۆ ئەنێرن. لەولاوە تورکیا ئازانی سەدی گام و سەدی ئەتاترک دروزەکە، وا ئەکا کە بە 3 ساڵ جا ئەو سەدە پڕ بێت، ئاو لێ ئەگرێتەوە. خوا لە قورئانە ئەفەرمێ بەردەوام بن لەسەر عیبادەت، بەردەوام بن لەسەر تاعەت و خواپەرستی. پێویستان بە دراوسێ نییە بۆ ئاو، پێویستان بە شەرق و غەرب نییە بۆ ئاو، پێویستان بە تورکیا و توران نییە بۆ ئاو. أعوذ بالله من الشيطان الرجيم. وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. خوا فەرمێ ئەگەر لەسەر ڕێگەی ئیسلام بەردەوام بن ئەم مسلمانانە، لەسەر ڕێگەی خوا بەردەوام بن، ئەوەی کە لە ڕەمەزانە کردیان دوای ڕەمەزانیش هەمان عەبد بن، هەمان خواپەرست بن، هەمان چاکەکار بن، هەمان پارێزگار بن، هەمان دوورکەوتە بن لە تاوان و لە فێڵەکانی شەیطان. لەئەسقەیناهم ماء غەدەقا. خوا فەرمێ ئاویان بە بەردەوام پێ ئەدەین. کەواتە لزوم الاستقامە، پابەند بن بە بەرنامەی خواوە. ئینسان لەسەر سرات المستەقیم بێ، بەردەوام خوای پەروەردگار باران و ڕەحمەتی خۆی ئەبارێنێ بۆ ئەو میلەتە و پێویستی بە کەس نییە. ئیمانێکی صادق و ڕاستگۆیانە، عەمەلی ساڵح ژیانی ئینسان خۆشەکەن. بۆیە بەڕاستی ئینسان کە بەردەوام بوو لەسەر تاعەت و عیبادەت، خوای پەروەردگار دەروی خێری لێ ئەکاتەوە. لە هەموو تەنگ و چەڵەمە و ناڕەحەتی خوای پەروەردگار ڕزگاری ئەکات. مسلمانی کوردی مسلمان، با دینەکەمان نەفرۆشین لە پێناوی دنیادا. خۆشەویستی خوا و پێغەمبەر نەدەین صلی الله عليه وسلم بە پاتاڵ و بە شڕەی دنیا. دنیا لەگەڵ کەس نەچوەتە قەبرەوە، بۆ کەسیش نامێنێ. پیاوی خوا بین، پیاوی دنیا نەبین. خوا دایم لەگەڵمانە، لە قەبرەکەشا لەگەڵمانە. ئەو ڕۆژەی دنیا بەجێ دێڵین و ئەمرین، فریشتە پێمان دەڵێن چیتان پێشخستووە بۆ ناو قەبرتان، کە سوکاریشمان پێمان دەڵێن دوای خۆتان چیتان بۆ بەجێ هێڵاوین. کەس مەمنونمان نییە، والله کەس مەمنونمان نییە. دوای خۆمان شەڕە لەسەر میرات، پێمان دەڵێن یاخوا بەخێر نەچیت، یاخوا هەر ڕۆژی قەبرێ ببینی. باوکو دایکی خەڵکی ڤێلا بۆ کە سوکارەکەی جێهێڵێ و تۆش چی بەجێ هێڵاوە. بزانە فریشتە داوای چیت لێ ئەکات. لە دوای مردنت فریشتە داوای کردەوەی چاکمان لێ ئەکا، داوای عەمەلی ساڵح، داوای ئەوەمان لێ ئەکا ڕەمەزان چۆن عابد بوون بۆ خوا، دوای ڕەمەزانیش ئاوا عابد بین بۆ خوا.
با دینمان نەدۆڕێنین لەبەر خاتری خەڵکی، با خۆمان ڕوڕەشی دیوانی خوا نەکەین. دنیا خۆی ڕازاندووەتەوە، خەڵەتاندن فریودان زۆرە مسڵمانەکان، با نەخەڵەتین. عیب ئەوەیە ڕەنجەڕەی قیامەت بین. گوێ بگرە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمووی والذي نفس محمد بيده لموضع صوت أحدكم من الجنة خير من الدنيا وما فيها. صوت واتە ئەو دارەی شوان ئەگرێ بەدەستەوە، شوان دارێ ئەگرێ بەدەستەوە باریکە و بچووکیشە، مەترێک درێژە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قەسەم بە زاتێ نەفسی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم، شوێنی داری شوانێک، شوێنی گۆچانی شوانێک لە بەهەشتا خێرە باشترە بۆتان لە هەموو دنیا و ئەوە ژوا لە دنیایە. بە ئەندازەی گۆچانێک لە بەهەشتا هەمان بێ بەقۆ هەموو دنیا خەیری زیاترە. پرسیارتان لە خۆتان کردووە ئەوە بۆ مزگەوتەکان چۆڵن؟ ڕەمەزان نوێژی بەیانی 6 سەف و 7 سەف بوو. ئەم بەیانیە کە جمعەیە و قەرەباڵغترین ڕۆژە لە بەیانیە 2 سەف پڕ نەبوو بوویەوە، غەیری جمعە سەفێک، کەواتە ئەم خەڵکە ڕەنگە بەهەشتی نەوێت، کەواتە ئەم خەڵکە ئەوەندە هەوڵ ئەدا بۆ دنیا بۆ قیامەت هەوڵ نادا. بەتەمای چیت؟ عمرت ناڕوە، بەتەمای پیر بیجابێ بۆ نوێژ. گەنجەکان نوێژی بەیانی دیار نین، تاڵیبی بەهەشت کەمن. بەداخەوە ئەی کوانەوانەی لە ڕەمەزاندا قەرەباڵغ بوون و ئەی کوانەوانەی لە ڕەمەزاندا ڕۆژویان ئەشکاند و مزگەوت جمەی ئەهات، ئێستا لەکوێن؟ بۆ دیار نین. کەواتە بەهەشتمان ناوێ، کەواتە مسڵمانی بۆ نەین، کەواتە سەلماندمان کە شەیتان دوای ڕەمەزان سەرەکەوێتەوە بەسەرمانە. بۆیە بەڕاستی دەستکەوتنی بەهەشت ئاسان نییە. ئەم عمرە جوانە با بەضایع نەدەین. بە چیەوە خەریکین؟ کوا ذکر و تەراویح و کوا تەسبیحات و کوا شەو نوێش. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ڕێگاکانی بەهەشتی بۆ ئاسان کردوین. کوا سبحان الله وبحمده، کوا الله أكبر، کوا تهلیل و لا إله إلا الله. کوا بەڕاستی ئەوە نەما با خۆمان نەخەڵەتێنین، لە پێناوی دنیادا خوا لە خۆمان نەڕەنجێنین. خوا فەرمێ چی؟ واعبد ربك حتى يأتيك اليقين. حتى وەکو مردن ئێت بۆت عیبادەتی خوا بکە. يقين يعني الموت، اليقين يعني الموت، يعني عابدي خواب واعبد ربك واتبر دوام لپرستشا بە رمضان غير رمضان حتى يأتيك اليقين، حتى أجيت يقين كمردنا تر قيامت إيتا بيشاوت. لبيش دا فرمي فسبح بحمد ربك وكن من الساجدين. تسبيحات خوابك لسجد بران با كرنوش بران با بو خوا. عيسى منال بو فرمي چي؟ وأوصاني بالصلاة والزكاة في رمضان في شهر واحد، وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا، يعني مدة حياتي. خوا بردوام فرماني بيكر دوم بنواج طاعة روجو زكاة حتى ماوم بأنجامي بم ما دمت حيا. اما مردين كواتا مزقوتا كان شورن كواتا اما مردوين كواتا زندونين، چونك شعاري پیغمبران ما دمت حيا بوا عليهم الصلاة والسلام. رمضان ايمي فيري صبر كرت،
فێری تاعەت کرد ئەی دوای ڕەمەزان بۆچی وامان لێ هاتووە عولەماکان و پێشینانی ئێمە قبوڵبوونی کردەوەیان بەستو بووە بەوە کە 6 مانگ دوعا نەکرد خۆیان بمانگێنی بە ڕەمەزان دوای ڕەمەزانی 6 مانگ دوعایان نەکرد خوا ئەوەی لە ڕەمەزانە ئەنجامماندا قبوڵی بکەی لێمان نەچینەوە سەر بەزمەکەی تر کە پێشتر لەسەری بووین تەوبە نەشکێنین پەروەردگارە ئافرەتان لە چکیان لابرد جگەرە خۆر دەستی کردەوە بە جگەرە خواردن دوای ڕەمەزان نێرگە لە کێش هەمان عادەت بۆیە بەڕاستی مسلمانەکان پێویستە مسلمانی بۆنە نەبین خوا هەر خوایە چ لە ڕەمەزاندا بێ یا لە غەیری ڕەمەزاندا بێ خوا هەر خوایە لەم سەردەم و زەمانەدا الأسعار عالية والنساء عارية والمساجد خالية وأحكام الله لاغية السارق مدلل والمجاهد بقيود مكبل والزنا حلال والزواج محال والنساء قوامون على الرجال وأرض المسلمين محتلة والفقراء تحت المطر بلا مظلة ولم يبقى من علامات الساعة الكبرى إلا قلة لم سردموا زماندا نرخكان قران ئافرەتەکان خۆیان ڕوت کردووەتەوە مزگەوتەکان خاڵین فەرمانەکانی خوای پەروەردگار پشتگوێ دەخرێن دز ئەمڕۆ وڵات دەبا بەڕێوە ئای لەم ڕەمەزانەدا چەنێ ئەدرا دەرگای ماڵەکان ماڵی مامۆستاکان والله العظیم ئافرەتی وا لە دەرگای ئەدام ئەیوت واللهی مامۆستا نانم نەبی خۆم بە ڕۆژوو بم مناڵەکانی هێنابوو ئەوت مامۆستا ئەوە مناڵەکانە والله ژیانم نییە والله لە خۆمم ڕانەبینیوە بە کەسێک بڵێم وتومە با خەڵک گومانم پێ نەبا ئەگەر دەست قائد نەبێت ئاوا ئەبێت برسی ئەبێت لە وڵاتە بەڵام دەست ئەمڕۆ قائدە لە هەموو عالەمە بەردەوامن لەسەر عیبادەت دنیا تا سەر نامێنێت مسلمانەکان لە کۆتاییدا بەم بەسەرهاتە بچووکە کۆتایی بە وتارەکەم دێنم عەتای کوڕی ڕەباح یەکێ بوو لە ئەولیاکانی خوای پەروەردگار عەتای کوڕی ڕەباح لە ماڵێکا ئەژیا خێزانەکەی بوو لەگەڵ خەسوویە دایکی خێزانەکەی هاتن پەیمانێکیان بە یەکتریدا وعدیاندا بە یەکتری وتیان ئەبێ لە ماڵی عەتای کوڕی ڕەباحە بە شەوە دایم شەو نوێژ بکرێت شەویان کرد بە 3 بەشەوە بەشی یەکەمی شەو عەتای کوڕی ڕەباح شەو نوێژکە بەشی دووهەمی شەو خەسووی عەتا بەشی سێهەمی شەو خێزانەکەی ئاڵوگۆڕیان پێ کرد شەو تا بەیانی ماڵی عەتای کوڕی ڕەباح شەو نوێژی تیا کرا ماوەیەکی پێچوو خەسووی عەمری خوای کرد مایەوە دوان خۆی و خێزانەکەی بڕیاریاندا شەوەکەکەن بە 2 بەشەوە نیوەی شەوەکە عەتای کوڕی ڕەباح شەو نوێژ بکات نیوەکەی تری خێزانەکەی ماوەیەکی تری پێچوو خێزانەکەشی وەفاتی کرد مایەوە تەنها خۆی بڕیاری دا ئەبێ لە باتی هەردووکیان شەو نوێژەکە بکات نەیەڵێ ماڵەکەی عەتای کوڕی ڕەباح بە شەوە تا بەیانی بێ شەو نوێژ بێت جێگەکەی ئەوانیشی پڕ کردەوە لە شەو نوێژە ئێمە وا ناڵێن ئێمە ئەڵێن 12 ڕەکەعات سەڵات التەهەجود لە نیوە شەوە سەیەکی شەو ئێمە ناڵێن بەردەوام بە ڕۆژوو بۆ وەکو داوود ڕۆژێ ناڕۆژێ نا هیچ نەبێت شەشەڵام بگرە هیچ نەبێت دووشەمە و پێنجشەمە ئێمە ناڵێن تەراویح بکە کە لە ڕەمەزانە هەیە تەراویح ئەڵێن کاکە لە مزگەوتەکان جەماعەتەکەت بکە وەرە بۆ مزگەوتەکەت مزگەوت چۆڵ مەکە و بێنازی مەکە داوا لە خوای گەورە دەکەم خوای استقامەمان پێ بەخشێ ئینشاء الله خوای بەردەواممان کەی لەسەر تاعەت و عیبادەت
خوا رحممان پێ بکەیت، خوایە ئیمانمان سەلامەت بکەیت، خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی، ئەوەی داوای دوعای خێری کردووە خوایە شیفای بی، ئەو گەنجەی ئەسیرە خوایە بەرەڵای بکەی، ئەوە فرەتەی نەخۆشە لەم گەڕەکەیە خوایە شیفای بی، خوایە نەخۆشی زۆری بۆ هێناوین یا رب العالمین. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخۆشی زۆری بۆ هێناوە، ئەی ئەو زاتەی شیفای ئەیوبت دا، شیفای نەخۆشانی ئومەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم. خوایە وڵاتمان لەوەدان کەیتەوە، وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادی بپارێزی، خوایە دوعاکانمان گیرا بکەی، ئیسلاحی حاڵمان بکەیت، خوایە بەزەی و بە حاڵمان نابێتەوە، خوایە بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی، خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی. آمين والحمد لله رب العالمين. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.